پەیوەندی نێوان هەژاری و زیانە کۆمەڵایەتیەکان لە سایەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا. هەژاری هاوکات لەگەڵ زیندان و ئەشکەنجە و ئێعدام، زەوتکردنی ئازادیەکان و پێشێلکردنی مافە سەرەتاییەکانی هاوڵاتیان و دەستێوەردانی هەر ڕۆژە لە ژیانی تایبەتی خەڵک یەکێکە لە ئامرازەکانی سەرکوتکردن لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا. هەژارترکردنی بە ئەنقەستی زۆرینەی خەڵکی ئێران لەلایەن ئەم ڕژیمەوە کاریگەری وێرانکەری لەسەر کۆمەڵگای ئێران هەبووە. تۆی ژینەوە زانستیەکانی کۆمەڵناسی دەریان خستووە کە پەرەسەندنی زیانە کۆمەڵایەتیەکانی وەک ئالوودەبوون بە ماددە هۆشبەرەکان، لەشفرۆشی، دزی و هەتەت سەرجەمیان پەیوەندی ڕاستەوخۆیان بە هەژاری و دۆخی خراپی ئابووریەوە هەیە. لەو چوارچێوەیەدا ڕۆژنامەی ئیقتصادی پویا چاپی تاران راپۆرتێکی هەژێنەری لەسەر پەیوەندی نێوان هەژاری و پەرەسەندنی زیانە کۆمەڵایەتیەکان لە ئێران بڵاو کردوێتەوە. هەرچەند ئەم راپۆرتە بە شێوەیەک داڕژاوە کە بارودۆخی ئێستا ناباتە ژێر پرسیار و لە بنەڕەتدا بە مەبەستی هۆشداریدان بە ڕژیمە سەبارەت بە ناسینی ڕیشەی بەردەوامبوونی ناڕزایەتیەکان، بەڵام سەرەڕای هەموو ئەمانەش دۆخی کارە ساتپاری ئێستای کۆمەڵگای ئێرانیش نیشان دەدات. ئەو ئامارانەی لەم راپۆرتەدا خراوەتە ڕوو لە ساڵنامە ئاماریەکانی ناوەندی ئاماری کۆماری ئیسلامی وەرگیراون. بەپێی ئەم راپۆرتە دۆخی بژێوی ژیان لە ئێران ئەوەندە خراپ و کارە ساتپارە کە ڕەنگە هیچ وڵاتێک لە جیهاندا ڕوبەڕووی وەهات دۆخێک نەبوو بێتەوە و نووسەری راپۆرتەکە دەنووسێت بەردەوامبوونی ئەم دۆخەت دەتوانێت ببێتە هۆی کەمبوونەوەی هەرچی زیاتری سەرمایی کۆمەڵایەتی، دابەزینی ئاستی ئەخلاقی، لاوازبوونی زیاتری بنیاتی بنەماڵە، دابەزینی ئاستی تەندروستی کۆمەلگا و سەرنجام زەمینەی بەردەوامبوونی ناڕزایەتیەکانیش لەبارتر دەکات. ئەم ڕۆژنامەیە ساڵانی نەوەدەکانی بەدەیەی لە دەستچوو لەناو بردووە. بەپێی ئامارە فەرمیەکانی ناوەندی ئاماری ئێران لەو 10 ساڵەدا لانیکەم 1 لەسەر 3 توانایی کڕینی کۆمەلگاکەم بۆتەوە. ژمارە ئەو کەسانەی لە ساڵی 1390دا لە ژێر هێڵی هەژاریدا بوون 20% بووە و لە ساڵی 1400دا ئەم ژمارەیە گەیشتوتە 31%، واتە 1 لەسەر 3 دانیشتوانی وڵات کەوتونە ژێر هێڵی هەژاریەوە. هەڵاوسانی گشتی گەیشتوتە 735% و هەڵاوسانی خۆراکیش 980%. لە ماوەی ئەو 10 ساڵەدا خۆکوشتن 45%، مردنی گۆماناوی 14%، شەڕ و کێشەی تاکە کەسی 101 کەس لە 100، دزیکردن لە شوێنە تایبەتەکان واتە ماڵ و دوکانەکان پتر لە 700%، واتە لە ماڵەکان 170% و لە دوکانەکان بە ڕێژەی 535% زیادی کردووە و دزیکردن لە ناوەندە حکوومەتیەکانیش بە ڕێژەی 655% زیادی کردووە و ئەم ڕێژەیە لە کاتێکدایە کە شێوازەکانی بەناو کۆنتترۆلکردنی وەک کامێرا و هاوشێوەکانیشی بەڕادەیەکی بەرچاو بوونیان هەبووە. ڕەنگە ناخۆشترین هەواڵ لەم پەیوەندیەدا ئەوە بێت کە بەرپرسی پۆلیسی تاران لە ساڵی 1399دا ئاماژەی پێدا، ئەویش بریتیە لەوەی کە زیاتر لە 50% ئەو کەسانەی کە بە هۆکاری دزیکردن دەست بەسەر کراون یەکەم جاریان بووە کە تاوانیان ئەنجام داوە. بێگومان بە لە بەرچاوگرتنی مێتۆدی باوی دەستکاریکردنی ئامارەکان لەلایەن کۆماری ئیسلامیەوە پێویستە ئەم ژمارانە 2 یا تەنانەت 3 هێندە بکرێن بۆ ئەوەی بارودۆخی ڕاستەقینەی ئێستا باشتر پێناسە بکرێت. ئەوەی کە ڕۆژنامەی ناوبراو لەو بارەیەوە هۆشداری بە ڕژیم دەدات مەترسیەکی زۆر جددیە کە هەڕەشەت لە بوون و دەسەڵاتی ئەو ڕژیمە دەکات. دەرەنجامی سەپاندنی ئەم ئاراستەیە لە هەژاری و نەهامەتی کەڵەکەبوونی پۆتانسیێلی تەقینەوەیەکی گەورەیە لە قوڵایی کۆمەلگادا. بەرپرسانی ڕژیم زۆر باش ئەم توانایی و پۆتانسیێلەی تەقینەوە و ڕق و بێزاریەی جەماوەردەناسن، بەڵام بۆ ڕەوانەوەی ئەو مەترسیە سیاسەتی سەرکوتیان هەڵبژاردووە. لە ڕاستیدا هەڵسەنگاندنی ئەوان ئەوەیە کە هەر ڕادەیەک لە پاشەکشە و وەڵامدانەوە بەویست و داخوازیەکانی خەڵک نەک تەنها دەربازیان ناکات، بەڵکو دەبێتە بەڵای گیانیشیان. ڕێک لەبەرەو هۆکارەشە کە بەردەوام درێژە بە سیاسەتی سەرکوتگەرانە دەدەن و دەست لە گرتن و زیندانیکردنی هەڵسوڕاوانی کرێکاری و
کۆمەڵایەتی و مەدەنی هەڵناگرن و بە بەرزکردنەوەی ڕێژەی ئیعدامە سیاسیەکان و سزای دادگا ئاساییەکان هەوڵ دەدەن کۆمەلگا بێدەنگ و چاوترسێن بکەن. ڕژیم لەسەر ئەو باوەڕەیە بۆ دانیشتوانی کۆمەلگایەکی کە گیرۆدەی کۆمەڵێک زیانی کۆمەڵایەتی بن، شەو و ڕۆژ تەنها بیر لە هەژاری و نەهامەتیەکانی خۆیان دەکەنەوە و بە شوێن لانی کەمی بژێوی ژیانیاندا دەگەڕێن. هەوڵی تاکە کەسی بۆ ئەوەی بتوانن بەڕێی خۆیان لە ئاو بکێشنە دەرەوە، جێگای هەوڵ و تێکۆشانی بە کۆمەڵ لە پێنا و ڕزگارکردنی خۆیاندا دەگرێتەوە. ئاستی چاوەڕوانیەکان لە ژیان کەم دەبێتەوە و زێهنی خەڵک ئەوەندە ئازاد نابێت کە بیر لە هۆکارەکان و چارەسەری دۆخەکە بکەنەوە. لەوەها کۆمەلگایەکدا تاکەکان بەردەوام لە خەمی بژێوی ژیانی سبەی ڕۆژی خۆیان و بنەماڵەکانیاندا دەبن. بەڵام شۆڕشی ژینا لە یەکەم هەنگاوەکانی خۆیدا بێبنەمابوونی ئەم ڕوانگە و بۆچوونە هەڵەیەی سلماند. هەوڵەکانی حکوومەت بۆ ئاراستەکردنی هەژاری وەک ئامرازێکی سەرکوت لە چەشنی ئاگرێکی ژێر خۆڵەمێش بە قەتڵی حکوومەتی ژینا لە پڕ هەڵگیرسا، پایەکانی دەسەڵاتی خستە لەرزە و بوو بە هێمای بێزاری و تووڕەیی هەر ئەو خەڵکەی کە ڕژیم دەیەوێت بە پەرەپێدان بە هەژاری بێدەنگیان بکات. لە کاتێکدا کە کۆماری ئیسلامی هەر لە ئێستاوە خۆی بۆ نەبەرد و ڕوبەڕۆبوونەوەکانی داهاتوو کە بێگومان گەلێک سامناکتر دەبێت ئامادە دەکات، ئێمەش هیچ ڕێگایەکمان نییە جگە لە خۆڕێکخستن و ئامادەکردنی هەرچی زیاتری ڕیزەکانمان. کۆماری ئیسلامی بە پەرەپێدانی هەژاری لە کۆمەلگادا هەوڵ دەدات کۆمەڵانی خەڵک لە شۆڕش و پێکهێنانی گۆڕانکاریەکی چارە هەڵنەگر لە ژیانیاندا بترسێنێ و هەروەها لە چاوەڕوانیدا ڕێیان بگرێت. هەر بۆیە پێویستە ئێمەش خۆمان بۆ ئاڵ و گۆڕی بنەڕەتی ئامادە بکەین. ئامادەی ئێمە لە هێزماندایە و هێزیشمان لە ڕێکخراوبوونماندا مانا دەبەخشێت. بەمەرجێک کە کرێکاران و کۆمەڵانی خەڵکی بێبەش و ستەم لێکراوی ئێران واتە هەمان ئەو زۆرینەی کە بوونەتە قوربانی سەرکوتە خوێناویەکانی سەرشەقام و زیندان و ئەشکەنجەگاکان و هەروەها قوربانی سەپاندنی هەژاری و برسێتی لە دڵی خەباتی ڕۆژانە لە پێناو باشترکردنی بارودۆخی ژیان و گوزەرانی خۆیان لە شوێنی کار و ژیانیاندا خۆیان ڕێک بخەن و یەکگرتوو بن، دەتوانن پلانە دزێ و دژە ئینسانیەکانی ڕژیم پوچەڵ بکەنەوە و سەرنجام ژیان و چارەنووسی کرێکاران و زۆرینەی خەڵکی ئەم کۆمەلگایە لە دەستگیرێتی ڕژیمی ئیسلامی ڕزگاری دەبێت.